بینەران و بیسەرانی خۆشەویست سڵاوتان لێبێت خۆشحاڵین لە بەرنامەیەکی دیکەی پەنجەمەوە لەگەڵەوەی بەڕێزدەین لە بەرنامەی ئەم جارەژە درێژە بە گفتوگۆکەمانە دەین لەگەڵ کاک سەلاح ڕەواندوزی کە یەکێک بووە لە کادیر و ئەندامە دیارەکانی دەستگای پاراستن لە شۆڕشی ئەیلولدا و هەروەها شاعیرێکی ناوداریشە بە تایبەتی لە هەولێر و لە ڕەواندز و گەلێک شێری جوانی هەیە. کاک سەلاح بەخێر بێتەوە بۆ بەرنامەکەەوە. کاک سەلاح لە ئەڵقەی پێشوودا باسی ئەو نامەیەمان کرد کە تۆ بردی بۆ سەرۆک وەزیرانی عێراق. ناوەڕۆکی ئەو نامەیە دوایی چۆن باس کرا لە گفتوگۆکانی نێوان مەلا مستەفا و ئەوان؟ وەفدەک هات لە بۆ مفاوزات، بەڵێ هاتنە سەرێ، مەلا هەزار ڕەحمەت لێبی بارزانی نەمر حیاتی خۆی پێی بە بەغداوە نەچوو، ئەوان داهاتنەکەنی، ئەوان هاتن ئەوە بارزانی بوو، ئەوان داهاتنەکەنی چوونەکەنی لۆ مفاوزات، قسە بە قسە بە دوای مەلا مستەفا هەزار ڕەحمەتی وەچی من گوێم لێ بوو لەوێ نەبووی. بەڵێ وتی ئەنگۆ ئەوەندە ئاگاتان لەو میلەتەی نییە، متصەرفەکی ئێوە متصەرفێکی ئێوە دەیەوێ ئیتیقالە بکە لەسەر ئەو جەلالیانە مەقڕیان نەستا هەولێرێ. وتی عەبدوڕەزاق نایف تەعەجوبیمە ئەو تەماشای عەبدولمەنعیم مەسرەفی کرد. بەڵێ وەڵەوەچی وەی گوت ئەوان قسەیان نەما گوتی، وەچی هاتنەوە تەبعەن سەرۆک بارزانی ناچێ بوو لە مفاوزات دخولێک. بەڵێ وەڵا محافظ ئەمنی بان کرد، گوتێ تو بەتون گوت ئەو نامەیە بدە ڕئیس وەزەرای، گوتم بەتون گوت دامە سکرتێرەکەی، بەتون نەگوت نەیەش بچم دەبێ. وتی تەمام ببینی تەمام. وتی باشە تەواو. وەڵا قوتار بووم لێ، کەواتە بۆ شێوەیە ڕزگارە بوو دەسی. دوای قسەش لە بۆ بکەم. پاراستنی شۆڕش هەموو مۆرەکانی هەبوو، هی ڕیاسی جمهوریە، هی مخابرات، هی منزومەی شیمالی، سڕی و شخصی، چ مۆر نەبوو نەمانبی. لۆمە داهات ئەم شپارچەکەم لێ دەکردەوە، دەمناردە سەرێ لە سەریان دروست دەکەن. بەکارتانە هێنا ئەو مۆرانە بۆ کاتی پێویست؟ ئای چۆن زۆر ئەمە حکوومەت بووین بەڕاستی، دوایە هەمووش خۆبەخش بوو، ئەوە نەبوو لۆ پارێ بکە، خۆبەخشە، هەمووی لۆ بارزانی نەمر بوو. ئێوە هەموو ڕەفیق بوون، یەکتریتانە ناسی، ئایانزانی کەس گومانی هەبوو کە تۆ کەست لە تۆ نە ئەم چووکە زانیسیە وەکی دووبەرێککە بوو، ئەمە شەڕم لەگە کەس نەکرد. هەندێک برادەرانی من شەڕە لەگە کردبوون و قسە و نازانم چ ئەوانیان نەقل کرد زوو لۆ جنوب. ئەی لە ناو شارە هیچ شەڕ و شۆڕ ڕوویەدا، ینی کوشت و کوشتار هەبوو لە بینی هەردوو لایە؟ شت هەبوو؟ هەبوو. عومەر سۆفی وان دەهاتن شتیان دەکرد. بەڵێ کێ عومەر سۆفی؟ عومەر سۆفی یەک لە تەخریب بوو، یعنی شۆڕش. عومەر سۆفی بوو، ئاودەل بوو، دینۆ بوو، ئەوانە حتا بەحسەکرد لە بۆ دەکەم هێشتا نەچوونە سەرەوە بەحسەی ئەو دووبرایەی سەفینیان تەسلیم کردەوە. بەڵێ بە عومەریان گوت بوو. ئەمە ساڵی چەند؟ ساڵی سەفین وابزانم ساڵی 69 بوو. بەڵێ 68 پێیان گوت بوون دەبی ئەو دووبرایانە بکوژن. بەڵێ ببوورە پێشەوە ئەوانە پێشمەرگە بوون، پرسوشت بوون لە ناو شۆڕشا و مەسئولی سەفین بوون. سەفینیان تەسلیمی حکوومەتی کرد لۆ 5,000 دیناری وابزانم. بەڵێ هاتنەوە هەولێرێ خانێ لە تاراوی گرت، شۆڕش قەراریدا کە بکوژرێن. چێ دەیان کوژی لوجنەی ئیختیالات. باش هاتمە ناو زێڕی گران دەبینم هۆردوک
ڕاست بەرامبەرم هات گوتی کە هاتن ڕاست کلاش و کۆفێرەست سیگمدانە هاتی ئەمە بکوژی کۆدە بابا ئەوە کوشتنی چ هەموو چیمەوە مارێ مارتان خۆم تەسلیمی گۆ ئەم هاتیمە معاشەکەم بدەنێ و لۆم ببڕنەوە و لەگەر تان ببوو حیمایەتان بکەم هەر دوژمنداری وانیش بکەم وەڵە گوتی لەو قسانە کلاشوکەوی ناخوارێ هەر هینای نەخوارێ هۆردوک بە دووگو لە هۆردوکم لە ناو دڵیدان گوتی کەت نەخوارێ پێیان تێکاڵە تی بە دینۆم بۆ بوو دینۆ لەکن مەدرسەی خەبات یەکدری دەبینینەوە مەدرسەی خەبات ئێستاش بڵێ من بەڵێ باش ئەو کاتە شۆڕژ سزای ئەوانەیەدا کە مەسەلەن خیانەتیان کردایە و خزمەتی حکوومەت و بەحسیان کردایە شتی وا ڕوویەدا لەنەوە بەڵێ ئەگەر زەرەری لۆ شەڕش و میلەتی کورتە با بەڵێ بە سەژ و داهاتەوە هیچی نەدەکردەوە دانیشتیەوە کێ بوو ئەو کاتە بەرپرسی منتیقەی هەولێروانە کێ بوو ئامرهێز کێ بوو ئامێرس فارزباوە بوو فارزباوە بوو فارزباوە یەک لە ئازاترین ئامیرهێزەکانی بارزانی نەمر بوو بەڵێ فارزباوە خوڵقا یەکەشکە نایەتەوە ئەوەندە ئازا بوو نەبووە بەڵێ نیشانچی ئازا بزانێت لەو دەشتی هەولێرەی ئەو پیاوە بەرزە بیستانە دەشتە بەڵێ فرقەی یەک و فرقەی دوو ئەو دەباباتان هەموو و جیوان دەکەت یەک بستیان پێنە دەگیرە ئەمەش زانی چمان هەبوو دەبابە کۆرەکمان هەبوو قەلابەک بوو پلێتیان لە تایەکاندا بوو حتا گولەی بڕی بە بەک دەچوونە سەر ئەوەی ڕەبیەی عەسکەری ڕەبی ئەوەی دەدیت خۆی تەسلیم دەکرد بەڵێ محەممەد بەربەیار دروستی کرد بوو هەزار ڕەحمەتی دەبی لەو ئاخیرانە ئەمری خۆی کرد ئەنی پاراونەتی دەشتی هەولێرێ نەبووە هەولێری ئازانە بەڕاستی ئەوەی فارز باوە هەزار ڕەحمەت لە گۆڕی بی لۆ کوردی کردێت کەم ئامرێز بە بۆیان لەگەڵ جەلالیەکانە بینی چۆن زۆر خراپ بوو خراپ بوو لەگە جاشەکان بەڵێ دوو برایان لە شێ لە ناو هەولێرە کوشت برای فارز فارز هەدی شەیدیان کردن بەڵێ ڕەزاق یونس باشە کاک سەلا ئەو ساڵی 16 بۆ هەفتا پارێزگارێکی تازەیەتە هەولێر کاویش حەمامین فەرەج حەمامین فەرەج باشکرا جەلالی بوو یانی لەگەڵ جەلالیەکان نەکاری تۆ بینە خۆش بوو لەگەڵ بەڵام خەڵک خۆشی ناویست بۆچی خەڵک خۆشی ناویست ڕاستە وەڵاهی ڕاست نییە ڕاز نییە خەڵک خۆشیویست ئارێوەڵا هەندێک خۆشیانە دەویست لە هەر ناوەکەی جەلالی بوو بەڵێ لەبەرەوە ئادی ئارێوەڵا ئەو کاتی هەولێر جەلالی زۆر کەم بوون بەڵێ خۆچی ئێستا نەبوو ئێستا یەکێتینە زۆرن بەڕاستی بەڵام ئەو کاتینا حەمەدەمین فەرەج خۆی شخصی پیاوەکی باش بوو شخصی بەڵێ باشە تۆ کە محافزەکەی پێشوو ڕۆیی لەگەڵەوی شادیسان هەر ئیشی خۆتە دەکرد ئاینەن لە قەڵەم سڕی بوو لە قەڵەم سڕۆتم ئێستا دەرم دەکا بەس دەری نەکردم دەری نەکرد باشە لەو فترەیە کە تۆ کاری نهێنی و بوو لە قەڵا شێعر و شیش دەنووسی یا بەردەوام بووی لە نووسین و شەڕ لە 67 لە 67 سەرۆک مەسعود بارزانی گوتی نەشر مەکە مەنووسە نەوەک جێی شەکبی ئەوزار ئامۆژگارێکی ڕاست بوو ڕام کرد بەڵام ئەو شەوی بوو هاتم لە دەربەندی لەگەر شەهیدەک پێکەوە بووین خەبەریان لەو هینا کۆتیان نازام دوو عەسکەریان دیتیتەوە لە ئەوەی لە هەندرێنینا تایەکەی پاش هەندرێنی کاردۆیە شتێکی وایە ناوی ئەوە بە زستان هاتینا بە فریان بەسەر داکەتیە
ڕەنی بەفرێ بەسەریاندا کەتیا بەڵێ ڕەغم خەڵکە عینە ڕەبووینە ئەوش گوتی بیان بنا ئەوەی جوندیان خەبەر بدەنە معسکەری مەیتەکانیان بدەنەوە بەڵێ ئەو کاتی شعرەکەم نووسی بۆ ئەو عەسکەرانە بۆ ئەو بۆ پارتی بەڵێ دەڵێم من زریانی دەنم پێشمەرگە بەڵێ من زریانی دوژمن کوژەی چیایانم باران و بەفر و ڕهێڵی زستانانم بە چار قفلی کلیلون بوو لە زیندانم لە ماڵی خۆم دزم هاتی نێو میێوانم بەڵام بۆ جۆشدانی هەستی کوردایەتی ئاگری کوورەی مێژومە و بێ ئامانم دانامرچێم 1000 ساڵە لە جۆشدانم کوردم پێشمەرگەی بارزانی و کوردستانم ئەمە ئەو کاتە بەڵێ ئاخر شعرم بوو کە نووسین ئەو سەردەما ئەو سەردەما بەڵێ باش ئەوانی کە پاراستن بوون کاری حیزبیشیان نەکرد یاخود کاری حیزبیان ناکرد هەندێک دەیان کرد هەندێک ئابر بەتالیۆن بوون پاراستن بوون بەڵێ هەندێک ئەنداملق بوون مەسەرە حەمەڕەعیم جووتەڵا بەڵێ خاڵە حاجی برادری من بوو زۆر نوکتە چویم پێ بوو بەڵێ ئەو حزبیش بوو پاراستنیش بوو بەڵێ کاک سەلاح ئێوە لە ناو خەڵکە لە ناو عەسکەر و سوپا و چوزانم مخابەراتی عراقی و ئەمانەیە پەیوەندیتان هەبوو خەڵکتان هەبوو نەبوو زۆر بوو هەبوو پیاوی گەورەمان لابوو بەڵێ شتی ئەنتیکەمان ئاشکرا دەکرد ئەنتیکە وەکو چی چ نەبوو ئاشکرای نەکەین بەڵێ چ نەبوو هەمووش ڤاڵەنتێری بوو چ نەبوو ئاشکرای نەکەین وەختی خۆی مەمنون بووین جوندێک معلوماتمان بداتێ لەو ئاخرێ لیواڕکن و ئیم و پارەتان نەدایە خۆت ئەی بەچی چۆن باوا بە سەنات بۆیان نەکرد وەڵڵاهی هەندێکیان ئەسلیان کورد بوو ئەمن ناو نادەم مدیر ئەمرێک لە سولەیمانی هات ئێجا هەموو کەس دەدانێت خۆ بۆ ناوەکەی ناڵێ ئەوە حەمید ڕەشید یونس بەڵێ خەڵکی دۆشی بەڵێ ئەوە کرد ئەوە چیە کرد مەسەلەن هاوکاری چیەوەیە کرد معلومات هێدانێت دوایە لە وەختی و خراپە لە سولەیمانی نەکرا لە سەردەمی ئەوە لە سەردەمی ئەوە بەڵێ بەڕاستی ئەوەی ئەمزانی بم بەڵێ خزمەت شیلاو لێرە هەبوو ناوی سراع دۆستشی بوو لە ماڵێ ئیشی دەکرد یەکەکی درێژ بوو نەمایە بەڵێ کەس هەبوو مەسەلەن ئافرەت و شتیوا ئیشی بۆ ئێوە کرد بەڵێ بەری دیان دەهینا بەری یەکەکە بوو مێردی پۆلیس بوو دهۆچی بوو کورد بوو بەس ناوەکەی ناوی پیاوان بوو ناوی نادر بوو نادر ئەو بەریدی مسلەی دەهینا لۆ شەکیبی وەچی شەکیب لێوێ نەدەبوو تەبان هەموو بەریدەکاندا نەکنە من بەڵێ لە دوای مەبەست دوای هەفتا و کە تۆ چوویتە دەرەوە کەم چوو بەڵێ بەس ئێمە بەڵێ ئێمە لەمێ باسی جارێ ناو هەولێر جگە لە تۆ کەسی تر هەبوو کە ئیشی بکردە تۆ ئەتزانی مەسەلەن لە هەولێر خەڵکی تریژیشەکە بۆ پاراستن یا هەبوو ئێوە پەیوەندیتان یانی زیاتر شەخسی بوو لەگەڵ کاک مەسعود وانە ئەوە بوو ڕاست لەکوێتان بینی کاک مەسعودتانە بینی زووتان بینی ئەم دەچوم زوو بەڵێ دوو مانگ جارێک چاوم پێ دەکرد خۆتەماندادەنا ئامۆژگاری دەکردین بەڕاستی ئامۆژگاری جوانی دەکردیم سوپاسی دەکەم تۆ ئیشەکەی تۆ زیاتر هەواڵگری بوو یعنی هەواڵە دەدا بزانیاری دەدا چیتی چالاکی و عسکەری و شتیوە پەیوەندی هەموو لەکنم بوو عسکەریەکانیش بەڵێ ناوەڵا جفرا مفرا هەموو لەکنم بوو کەواتە تۆ پلانی چالاکی عسکەریشت دانا لە ناو هەولێرە ئەمن پلان دام نەدەنا ئەمن داهات نەکەن محافظ بەڵێ
ئەوەیان دەهینا خەریتەی ڕەملی باڵێ ئێمەش قەڵەم سەڕیمە قایت فەرقە دەهاتن و هجوم سەر بیستانە بکەن باڵێ چۆن هجوومکەنە سەر بێستا ئەگەرەوەمان بۆ بژێڕی یەکێ لە نمونونەکانە یاە قایت فەرقەکە چێ بوو فەیسەڵ ئەنساری بوو وابزانم باڵێ قایت فەرقە فەیسەڵ ئەنساری حەمەد ئەمین فەرەت 2,000 کردبوو باڵێ بە خەریتە کردیان ئەوە بیستانەیە ئەوە ڕاستێتی ئەوە چەپێتی ئەوە جنوبیتی ئەوە شەرقیتی باڵێ ئەوەندە عسکەری لێرە ئەوەندە دەبابەیە لێرە ئەوەندە لێرە ئەوەندە لێرە ئەوەندە لێرە تەنزیمیان دەکرد ئەو کاتی زانیم نەمدەزانی دۆخ معنای چییە دۆخ دەیگوت بە سەلاح ڕۆڵە وەرە سیرکە ئەمانە لێرە نە ئەمانە لێرە ئێمەش لێرە لە پێشەوە کێ وایە محەممەد ئەمین فەرەت باڵێ ئەوانش لێوێ نازان چاوشەکان لەکێ باڵێ ئێمەش مەبەستی جەلالیەکان بۆ ئێمەش لێرەوە دۆغ بەبستانە دۆخ دۆغ ینی ڕاست دۆخ بەڵێ وی بەسەر چاو وەڵای گوتم خۆتەکی باشە ئەی ڕۆڵی چۆن بە دوو قایت فەرقاندا دانراوە خۆشم لەگەڵی تو ئەو هەواڵەت گەیان دەشۆڕ چۆن یعنی پێشەوەیەوان هجوومەکە بکەن تۆ بەوانە وت بوو کە شتێکی وا هەیەوانە باڵێ ئەی هجوومەکە کرا ناجێ نەبوون ئەوەن دەشنە چوونە پێش دۆخەکە نەما لەبەرەوەی پێشترێەوە پلانەکەتانە زانی لە شوێن چۆنەکرێت چێکرێ ئەرێوەڵە با بە فارز باوە پاڵەوان بوو بەڕاستی فارز باوە بەداخەوە زوو مرد بێژگە لە فارز باوە چیتر هەبوو کە بەناوبانگ بێ لە ئامر بەتالیێن و خەڵکە سندی ئێستاشمایە باڵە خاڕەشید عەز عەقراوی ئازا بوو عەزەقراویش ئازا بوو ڕەحمەتی لێ بێ زۆر ئازا بوون ئامرێزەکانی بارزانی هەموو ئازا بوون هەموو ینی نەبووە دوایە دڵسۆزی بوون دڵسۆزی بارزانی بوون باڵێ باشە ئەو کاتە مەلاماتۆ ڕۆوان لە ناو هەولێرا بوون دەوریان چی بوو مەلاماتۆر شتی خراپی نەدەکرد بەڵام لە هەولێرێ بوو مەلاماتۆر بەڕاستی بەڕێی من کورد بوو خراپەکە کەس نەکرد لە هەولێرێ پێشی دەکرا بکە بەڵام بۆ کە لە کاتی هەفتایە کە گفتوگۆکە کرا و ڕێکەوتنامەکە کرا ئەو لەگەڵ جەلالیەکان نەهاتەوە ناو پارتی نەهاتەوە هەر لەگەڵ حکوومەتا بوو دوایی بوو بۆ وەزیری جوان وەزیری دەولا بەڵێ کچە ڕوانزیی هینا جەمیلە خۆشکە ئەوە لەسەرەوە نەبێەوە دیفاعی لەکەی ڕوانزیاتی نییە بەڵام پیاوەکی باش بوو پیاوێکی باش بەڕێی من بەڕێی تۆ بەڵێ خەڵکی تر ینی ئێوە پێش هەفتە پێش ڕێکەوتن نامەکە چالاکی تری گرنگ کە کرابێت و ئێوە کەشفتان کردبێت چییە؟ هیچ شتێکی تایبەتی هەیە کە خۆتە حکوومەتی بێ و باڵێ بەڵام لە 69 بوو وابزانم مەجموعەک لە جەماعەتی پاراستنی بەغدایە هەندە قومبلەیان داناوە لە ئەبوو نواز لەژێر سیارەی دیپلۆماتەکان بەڵام ستەفای نەمر پێزانی زۆری پێ ناخۆش وتی ئەمە نابیشتی وا بکەین ئەجا هەنجێک قەزیە ئەووا بوو تیارەی بفڕێنی و نازانم فەڵەستینەکان دەیان کرد ئێوە ئاتانویست لاسایی ئەوان کەنەوە مەلامستەفانەی مەلا مستەفان هێشیا دەستگاکە خۆی بڕوای پێ نەبوو ئێوە ئاتانویست بیکەن و مەلا مستەفان هێشت مەلا مستەفا شتی وای حتا جارێکی گوت بوو ئەم لەوێ نەبوو بەڵێ گوتی باشە لۆوەتان کرد ئەگە کابرایەکی عەمەلە چۆ ڕۆژی عەمەلیاتی کردیە دوو ئەستورکەنانی لۆ ماڵی کڕێ دەباتەوە ماڵێ بە تەنوشت ئەم سیارە تێپەڕی تەقیەوە ئەنگۆ
جوابی خدای خۆتان دەدەنەوە مامستەوان پیاون ئەوەی خراپە کە دێ بڕۆت بیکوژ بەڵام شتی وا پێی ناخۆش بوو ئێوە هیچ هەوڵێکی واتان نەیە ینی هیچ چالاکی بڵێن تەقینەوە شتی وا کرایە نەکە وەڵاهی مان کردیە بەڵام ناتوانم بڵێم شتمان کردیە شتان کردووە و بەڵام ناتەوێت ناتۆ لەکوێ لە ناو بەغایە لە هەولێر هەر لە ناو محافظەی لێرە نات ساڵی چەند ساڵی 69 69 ئەجا خۆگە بچین بە دواسوو نامکەین ئەی دۆزینەوەی بۆ ناوی وەڵاهی نادۆزنەوە نایدۆزینەوە نایلۆ چونکە قەزیەکە کاک فارسیش ئاگادارە بەڵێ کاک فارس ئاگادارە لەگەر ناوەڵە ئەو فارسە ئەویتکە کاک فارس ئاگادار بوو کاک فارس ئاگاداری وی نەبوو بەڵێ ئەو ڕاستەم لە سەری هات شتەکە بەڵێ جا ناتوانم کوشتن و تیرۆر بوو یا وەڵڵا تەقینەوە تەقی باوە بینایەکەچی دەتەخان ینی چالاکیەکە ئەنجام نەدراوە بەس پلانتان بۆ داناوە بەڵام ئەنجام نەدراوە یادراوە و ناپێ باسی ئەڵا خەتەرترین ڕۆژ ئەو ڕۆژ بوو بۆ تۆ خۆم بەسەر مێزیدا دەگوتم بینە ئەمن دەکەمەوە تەرد بوو وتی ڕۆڵم من عسکەریم نەکەی بکەیەوە گوتم دەکەمەوە ئەوە زەرفە پێ دڵێم نا وڵا تەلەفۆنی کرد مخابراتاتەن زاب دەکات ئەوەکەی وەهاگرت کا زەرفەکەم بدێ ئەوە زەرفەکە ئەو پایگرت دەستی لە خۆ هینەکان عجبمە ئەم لە باخەڵی خۆم نابوو کوونە تەقیەوە نازان یعنی خۆت هێ نابوت ئەناردویان ئەمش بە بەریدی باش بەریدی ڕسمی بەڵێ نانمانە بەریدی مۆریان لێدا و بە بەریدی لۆ من هات بەڵێ ئەم زەرفەکەم هەڵگرت بوو ئەگەر ئەتانویست تەقیبا حافظ کوژنیاش ئەرێەوە ئەتانویست حافظ کوژن ئەخر ئەو لوتنەی محلی لێرەی گرت بوو لە ماڵی خۆی بەڵێ حەبسی کرد بوون بەڵێ لێی دەدان تعزیبی دەدان بۆچی ئەوەی دیت ئەوانی بەردە کەواتە محەممەد ئەمین فەرەج ئەو کارەیەکە بەڵێ لە تۆ ئەڵێ پیاوی چاکیش بوو ئارێوەڵە پیاوی لەگەر عالەمێ باش باش ئەوەی نازم قەید دەکەمیان بەڵێ پشوویەکەکەین و دوای پشوویەکە دەین و دوای درێژە بە قسەکانماندا دووبارە سڵاو بەڕێزان دێژە بە پەنجەم وەرە دێن لەگەڵ کاک سەلاح ڕەوانزی کاک سەلاح تۆ جگە لە بڵین هەواڵی حکوومەت و ئەو زانیاریانی دەست دەکەوت ئەدویست هەواڵی جەلالیەکانی ژوەر بگریت و بینێری بۆ شۆڕشتی وا دەکرد ناوەڵا من جەلایەکان چیشمان پێنەوە دەمانزانی لێرێنەوە بەڵێ دەمانزانی لەگەر حکوومەتینەوە یعنی هینتان لەگەڵەوانە ناکە زۆر هیچ حرکاتی عسکەری بێ محافزی نەدەکرا بەڵێ دەبای بێن پێشانی دەن بڵێنەوە ئەوەی دەکەین ئەوەی دەکەین ئەوەی دەکەین وەچی ئێستا نەبوو بەڵێ یعنی کەواتە ئەوان هەم دەسەڵاتی عسکەریان هەبوو هەم دەسەڵاتی مەدەنیشیان هەبوو محافز گەورەیە محافز نەوەزیری گەورەترە محافز تەمسیلی هەموو وزارەت دەکات و تەمسیل ڕێی جمهوری دەکات ڕئیس وزەرای دەکات کاتی گفتوگۆی نێوان حکوومەت و بڵێن شۆڕش چی وای کرد کە حکوومەت لەگەڵ شۆڕشە دانووساندن بکات و بکەوێتە مەفاوەزات و بە بڕوای تۆ هۆکاری سەرەکی چی بوو هۆکاری سەرەکی یەک کە نەسفی سسری کەلێکیان کرد ئەوە دەماری دڵی حکوومەت بوو پێشمەرگە کردی پێشمەرگە کردی بەڵێ نظام چێژ بوو چۆن زۆر محاوەیان کرد پێیان نەکرا لە ئاخری جەماعەتی تەخریب چوون بە دەبەت چوونە من پردەکەیان تەقانەوە بەڵێ بەس هینی چی بوو ینی ئیسفادەی چی بوو تەقانەوەی ئەو پردە
خەڵکی چی بوو؟ ڕێگا لە عسکەر گیرا بە دەبابە و شتیوا بێتە بەڵێ هەولێر لە فڕقەی یەکەوە بەڵێ ئەوە یەک دووەم ڕێگای تیجاری گیرا بەڵێ شتێکی زۆر گەورە بوو بۆچی ئێستا نەبوو بەڵێ هەر ئەو جسرا بوو باشە دوایش زۆر ئەسبابی تکە هەبوو ئەوەی مەسەڵەن حکوومەت ئەوەندە بە قوتیش نەبوو بەڵێ ئەوەی وەچی جاران کورد لە حیاتی خۆی وەتێ من دەزانم بە شەڕ لەگەر حکوومەت نەیدۆڕاندیە بەڵێ ئیلا بە سیاسەت دۆڕاندیتی بەڵێ بەڕاستی بە شەڕ قەت نەیدۆڕاندیە لە هەر جەبەکی بگرە باشە ئەو کاتێک کە گفتوگۆکە دەستی پێکردووە ئەعلان کرا و بڵاو کرایەوە ئیشەکانی ئەوە هەر بەردەوام بوو وەکو خۆی ینی ئەوە خۆتان هین نەکرد وەکو خەڵک بێت خۆتان کەشفکەن و ئەوانە سەر و بارزانیم دیت لە 69 بەڵێ لە دیلمان بووین وتی سەلاح چینە فازەرەکمان هەبی بەتەمەعات بڵێ خۆیان ئاشکرا نەکەن بەڵێ چینەکە حکوومەت ڕێکەوتەکمان هەبی بەجەماعات بڵێ خۆیان ئاشکرا نەکەن چیتان کردەوە ئەوەی بکەن بەڵێ چیمان کردەوە ینی ئێوە هیچ خۆتان خۆنەوان ناتینە سەرتادی بنەوە ئێمە ئەوەمان کردەوەمان کرد بەڵێ ئەی خەڵک هەبوو دووسەرە ئیش بکە مەسەلەن هابوو زۆر هەبوو کە زۆر بوو هەبوو زۆر بوو بەداخەوە هەندێک لەگەر مەیشیان دەکرد دووسەرە بوو پێتان نەزانینەوە لە کاتی خۆی یاخود نەتانزانی هەتا دوایی نەمانزانی دەتانزانی کەستان سزایە لەسەرەوە یەکمان گرت ئێ لە ڕایە تێبوو بەرمان نەدات تا شەڕ شتێک تا شەڕش سەر نەگۆی هێنا بەڵێ بەرمان نەدا لەگەرمە بوو بەڵێ شتی لێ گیرا شتی پێگیرە پێگیرا لە سەرێ بەڵێ تو سێزارش پێیان گوت بوو چت هەیە بەمە بدەی هیچم نییە چت هەیە هیچم نییە گرتیان و وەڕقیانێ دەرینا و لە ڕایە تێندانە وەڵام من یارمەتیشمدا دو سێزەرۆکی من مەسئولی لەزنەی تاقیقی بووم بەڵێ باشە ئێوە هیچ عملیەتێکی گەورە هەبوو کە بە پارە کرد بێتان ینی پارەتان دابێت و معلومای باشە خۆ لە هەموو دنیای مخابرات و دەستگا هینەکە پارەمان نەبوو کاکە پارەمان وەڵای وەبزانم جارێکی 500 دینارماندا ضابطێکی سیاری نەبوو وان لە خۆت ئەویتکە لە سەدانێ بەڵێ ئیشی باشی لە بۆ کردبوو داواشی نەکردبوو قوربەسەر خۆی سەردەمێک تۆ لە وەکالەتی ئەنبای عراقی ئەوە چییە ینی ئیشی چی دەکە دیشەکە چی بوو ئیشەکەمەوە بۆ وەفدەک دەهات من دەمنووسی لۆ ئەی مەسەڵەن بەغدایە و مووسڵێ و کەرکوچێ ینی تۆ وەکو پەیامنێر بووی پەیامنێر بوو پەیامنێر بووی خۆشی پەیامنێری بەڵێ بەڵام من بە ئەوەم دەدانێ بە تەلەفۆن بەڵێ دەرەجات الحرارە و نازانم سم ئەو شتانە بەڵێ ئەی لە کاتی مفاوزاتەکەیە بە ئاشکرا سەردانی بارەگای بارزانی وانە دەکرد لە کاتی ئاشکرا قەت نەچوی باش نانە باشە چیمە کوو بتەسم باشکرا بەڵێ ئەی کە وەفدی حکوومەت دەهاتن بۆ ناو هەولی مەسە کاک مەسعودوان سەردانیانە کاک مەسعود نەدەبینین خالد عەبدولحەلیم محافظ بوو زە مفاوزات بوو شتیوا و داهاتنسم دەبینم بانجیان کردم گوتیان خالد عەبدولحەلیم لە پێش محافظەیە ئاتووی دەوێ ئەم سومە خوای دەبینم سەرۆک بازانی لەوێڕێ تەمەشەی ناکەم ئەویش تەمەشەی یعنی کەنەما یەکدری هەر ناشناسین خالد عەبدولحەلیم ئەوەی بکە ئەوەی بکە ئیبنی ئەهلا وەسادم یعنی هیچ سڵاوێک مەرحەبایی یەک شتێکت لە کاک مەسعود نەکرد بەڵێ
والله ما يخوف هایکە دوایی بینیتەوە گوتی. بۆ سڵاوەکەی نەکرد شتێکە دوای سرعت ساکت کرد بەڵێ هەرێ والله کاک مەسعود بەڕاستی کوردێکی پاکە بەڕاستی کوردە زانین کەسی چەند جیوی خەمی کەرکوچیە نییە بەڵێ بەدرەدین عەلی کێ و بۆچی کوژرا کێ کوشتی وەڵا کوڕێکی سولەیمانی بەڵێ نازانم کێ بوو ئەمە ینی ئەخە کێ بەدرنی بەدەن عەلی کابرایە کە وابزانم ئەسڵ تورکمانە بەڵێ خەڵکی نازانم پردێ خەڵکی چێن دەرێ بەڵام لە بەغدایە گەورە بووە و تورکمان بوو بەڵێ ئەمە خراپەکار بوو ینی بوو زۆر خراپەکار بوو بەڵێ يعني خەڵکی دەگرت خەڵکی بەبێ هەر گوت بایان دەیگوت بە عەرەبی دەیگوت ئەو قسەی دەکرد بەڵێ دەیگوت ما حد خرب رواندوز إلا حسن نوبل وعلي مكتبة بەڵێ أو دواني دوژمنی ئەو دوانە بوو دوژمنی ئەو دوانە بوو بۆ ئەیزانی کاوانە لەگەڵ ئێوە ئیژەکەنیا شوعی بوو بەڵێ ئەوش دوژمنی شوعیان بوو بەڵێ علي مكتبة هزار رحمتي لێبی بەڕاستی ئەمن ئەمە معجبم پێی حتا مرد هەر جەریدەی تەوزیع دەکرد بەڵێ لە ڕێی خۆشی لا نەدا پیاو بوو هەر بە شوێتیمان ئارێ وەڵڵا بەڵێ لای نەدا یعنی هەموو ڕوانس خۆشیان دەوێت بەڵێ ئەی شتێکی تر هەیە ئەمە مامەژاریش شعرێکی هەیە لەسەری ئەو شێخ حەنەش ئەوە چیە شێخ حەنەشە بۆچی کوژرا چێ کوشتی ئێوە دەستان تیا هەبوو شێخ حەناش دوو پێشمەرگەی گرت فرسان ئەوە بوو شێخ حەنەش فرسان الوەلید بوو بەڵێ نەک سەلاح الدین کوردەکان سەلاح الدین بوون عەرەبەکان وەلید بوون وەلید بوو یعنی ئەویشە جاژ بوو بەڵام بەنی بە ناوێکی بەڵێ دوو کوڕی پێشمەرگەی گرت کوشتی بە دوو جێبێ بەڵێ وەڵا بابی ئەو دوو کوڕەی بەریاریدا ئەوەی شێخ حەنەش بکوژی هەموو کچی خۆمی دەدەبێ بەڵێ ئاودەل هەزار ڕەحمەتی لێبی عمری 14 ساڵ بوو پێشمەرگە بوو وەڵا بۆچیانێ داناوە بە شانسی ئاودەری وەبەر ئاودەری کرد ئاودەر کوشتی بەڵێ ئاودەر پارەکە مرد پێرارەکە زۆر باسی ئەو ئاودە لە دیارە برادر پێشمەرگەیەکی ئازا بوو ئارێ وەڵا بەڵێ ئەوانی دەشتی هەولێرە هەموو ئازا بوون بەڕاستی بەڵێ یعنی بێغیرەتیان لەناو نەبوو فارز باوە هەزار ڕەحمەت لە گۆڕی بی قبولی نەدەکرد بێغیرەت بێ باشە وەڵا هاتەوە بابی چووە بیستانەی گوتێ من کچی خۆم هینایە بدەما ئەو کوڕە چێ بوو ناوی چییە گوتیان ئاودەر گوتێەوە کچی خۆم پێشکەش کردی ئاودەر منداڵ بوو بەڵێ باشە ئەوەندە خراپ بوو کە مام هەژاریش ینی شعرێکی لەسەر نووسیوە قسەی زۆر خراپی لەسەرەکە کەواتە پیاوێکی خراپ بووە زۆر چالاکێکی تر هەیە کە نازانم ئێوە ئاگادار بوون لە نزیکەوە یاننا دوو چالاکی کرا لە کەرکووک ئەوەی بۆرێنەوتەکانی کەرکووک شۆڕش چووە سەری و پێشمەرگە بە تایبەتی کاکستان 69 ئەوە چۆنیە کێ بەشداری کرد بۆچی ئەو کارەکرا کاکە کێ چالاکیەکەی کرد چالاکەکە دەشتی هەولێرێ بوو یەک بەڵێ هەزار ڕەحمەت لێبی شەهیدی سەرکردە فاخر مەرگە سۆری بوو هەزار ڕەحمەت لێبی فارزباوە بوو هەزار ڕەحمەت لێبی شەهید سامی بوو سامی عەبدوڕەحمان سامی عەبدوڕەحمان بەڵێ ئەوانە قیادیەکان بوون ڕاستی بەڵێ بەڵام ئەوەی تۆپەکەی هاوێشت لە خەلانبیا و هاویشتیان تۆپی لە ئەوەکانیدا لە وێنەتەکانیدا بەڵێ ئەوە هەزار ڕەحمەت لێبی عەقراوی بوو عەزیز عەقراوی بەڵێ عەقراوی خار عەزیز بەڵێ
هەزار ڕەحمەت لێ بێ ئەو عەقراویانە ئازایان زۆرە بەڕاستی گوتی کابرا بە منی گوت لۆمنی جێراوە لە کەنەدا کاک عەزیز بەڵێ داهاتەکەنە من لە کەنەدای بەڵێ ئەمن لە خزمەتی دەبووم دەم بەردە ئێرە وێرە بە سەرۆک بازانیشم گوت گوتی کابرا بە منی گوت گوتی ئەو تۆپە دەنگی زۆرە بەڵێ پلاکمان هەیە لە جۆ کابرا چییە؟ ئەو زابتە هی نابووی بەڵێ بەڵێ پێمان بەڵێ گوتم تەسیریە خۆی بەخۆی ئامر مەدفەعەیە بوو بەڵێ بەس عێراق ئەو مەدفەعانەی نەبوو بەڵێ گوتی ئەو جۆ خۆی گرت و ئەمنی گوێم نەدایە گوتی ئەو گوێم تەقی زە باش گوێرێن دەبوو بەڵێ گوتی لە کەلەیدا زانین تەقی ئالۆ ڕەسەدیش زۆر کەس گوتی من خەلیل کافرۆشی هەبوو نازانم بەڵێ شتە ناویم بیستووە بەس ئەوەی قاویل العرب پارەکەی لێستاندن و کوشتیانی و بەڵێ لە منتیقەی وابزانم کەرکوب بوو لە منتیقەی خەلی کافرۆشی گوتبی ئەوە شاری منە ئەمن دەچم ڕەسەدی بنم بەڵێ خەلی کافرۆشی بوو زابط ڕەسەدەکە ئەویش بەشدار بوو بەڵێ ئەوش بەشدار ئەو زابط ڕەسەدەکە بوو بەڵێ کەواتە ئەوە چالاژێکی سەرکەوتوو بوو زۆر سەر ئەوە بووە بۆی مەفاوەزات یەک ئەو بەڵێ یەکیش جسری کەلک بەڵێ پێشمەرگە زۆر بەشداریان کرد لەو هینایەوەی تۆ بزانیە هەر ئەو جەماعەتە بوو هەر ئەو جەماعەتە بوون پەشمەرگەی دەشتی دەشتی هەولێر باشە منتیقەکەی کەرکووکە کەرکووچەکان دەوریان نەبوو لەوێ واللهی ئەمن ئەوەی زانیمە بەس خەلیل کافرۆشی چوو بوو بەڵێ ڕەسەدی بدا 2 مەترەوە 3 مەترەوە بەڵێ هەرچەندە ئێمە تۆزێک ڕۆیشوونەتە پێشەوە بەڵام حەزەکەم لەسەر سعید قەزاس ڕەحمەتی لێ ئەی ناسی بینی بوو جارێک لە حیاتی خۆم بینیوتە جارێک ئەویش هاتە حاجی ئۆمەرە ئەمەن تەڵەم بچووک بوون لەگەر ئەوەکانی ڕوانزێ لەوێ بووین دەچینە سەرکانی شێخی بەڵێ ئەوەش دانیش بووین ئەرێ ئای کوردستانمان دەگوت نیشتیمانی جوان وەڵا دەبینم پڕتەکە ڕاپەڕەپەکەتاتە خوارێ 2 پۆلیسی لەگەر بوو لەگەرمە دەستی پێکرد هەزار ڕەحمەتی لێ بێ یعنی سرودەکەی وتەوە ئارێ وەڵا بەڵێ نیشتیمانی جوان قیبلەمی دینیمی خوامی بێگومان ئەرێ هەزار ڕەحمەتی لێ بێ کورد بوو لەسەر کوردایەتی ئیعدامیان کرد لەسەر کوردایەتی یا لەسەر شتی تر بەخوا لەسەر کوردایەتی لەسەر کوردایەتی بەس ناوی کورد بوو شتی تر چ خۆڵاوەکانی تکەی خراپتر نەکرد لە مەحکەمەشە هەڵوێستی بە قووت گوتی سەریاوانە دەبینم لە ژێپا من بەڵێ خەڵک خۆی تەسلیمی حکوومەت دەکردەوە ئەمانە هەر لەگەڵ حکوومەتا بوون یاخود لە پڕێکا بە خەیاڵیان هەڵخۆیان تەسلیمی تەنیا چۆن بوو یا حکوومەت محاولەیە کرد کە ئەوانە بکڕێ و بیان هێنێتەوە هاوڕێ دەکردیان هەمیان حکوومەت بوو پارەی هەبوو پارەی هەبوو ئەنی شۆرشش پارەی نەبوو پارەچێم ئەو هەموو شتەوان دەکرد بێ پارە بێ مقابل سەرۆک بارزانی نەمر شتێ بوو کورد نایدۆزێتەوە قەت وەس نابینتەوە سەرۆک بارزانی خەڵک خۆی بۆ بە کوشتن ئەدا بەڵێ ئەرشەژەرەشی ئەرشەژەرە ساڵی 69 بوو بەرقێکم لۆ هات پاشەوەی ئەوەی کەرکووک و بەڵێ دسریەوە ئەرشەژەرە مەلا مستەفای نەمرە
بەڵێ بارزانی نەمرا ئەوە ڕەمزە ئەوە چییە؟ ئەوە ڕەمزی جەفرەی بارزانی بوو لە حکوومەت لە حکوومەتەوە بەڵێ لە ئەحمەد حەسەن بەکرەوە بەڵێ زۆر دەبی بە عەرەبی لێم نارێم بەڵێ پێ لە ئەحمەد حەسەن بەکرەوە بۆ شەجەرە بەڵێ شات مەشم کرد هێدێتەکنە من بەڵقیات وڵات چوون بە محافزم گوێن محافز حەمەدەمین فەرز بوو بەڵێ وتم بەرقەی وە هاتیە چی بوو بڕخێ چی هەڵێ بە فاخر مێرگە سۆری بڵێ چیتر قەسری مەعسکەرمان نەکات لە بەمۆی بەڵێ عسکەری نەهێشت ئەو بەمۆتان گرتەوە و وتقبل فائق احترامي بشتيوان قلت بشتيوان نسيا قلت رولا بيكا زو بيان جيني بەڵێ أول أحمد حسن بكر واتيا والله مش برك كملون هذا بزفرة بەڵێ برك كملون هذا بيان جيشت هذولو تم زاني أو كان زاني ناوي ملا مصطفى هزار أحمد ليبي الشجرة لەلایەن حکوومەتەوە بەڵێ ئەی هیچ پەیامەکە ئیشی خۆی کردیا أنا مصطفى حزي لشر نبو حزي لو كنت حق خوي وبكري بسلامتي براستي عندي شر كردبو ئەی ڕێکەوتنامە یانزەی ئازار کاریگەری لەسەر ئێوە بە تایبەتی بۆ پاراستن بە باشە و بەخراپە کاریگەری چی بوو؟ ینی بۆ ئیشەکانی ئێوە ئیشەکەی باشترکردن جادەکەی بۆ تەختکردن تا ڕادەیە تەخت بوو تەخت بەڵێ هەر بەخۆی تەخت بوو لۆمە بۆ ئێوە بەڵێ ناوەڵا بەس سەرۆک بارزانی کاک مەسعود گوتی خۆتان ئاشکرا مەکەن ئەمش بە جەماعەتیم گوێ هاتمەوە بەڵێ وتمەوە لەوانەیە فاوزاد ببی لەو ڕۆژانە نەکەن چنە دەرێ لەگەر عالەمێت چەپڵێ لێدەن کە نەما ئەنگووە عیلاقەتان نییە ئەمە عێلاقەمان نێکە زۆر بوونەوانەی کە ئیشتان هەبوون لە هەموو چین و توێژەکان هەتان بوو هەبوون ئەگەر زۆر زەروری بە ڕۆژانە بوو بەڵێ زۆر زەروری بە زەروریش نەبا هەفتانە بوو هەفتانە ئەمیش مانگە دوو مانگجارێک دەچوون سەرۆک بارزانیم دەبیت بەڵێ باشە بۆچی کەی چویتە دەرەوە ینی کەشف بووی وا چویتە دەرەوە یا هەڵکارەکەی چاوە وابزانم نیم کەشفە کەشف بووم نیم نا هەمووی ئەوانش بەمیان نەگوت بەڵێ ساڵی هەفتاویەک بوو هەفتاویە وتیان وەرە دەبی لێرە تەنزیمکەی لە پاراستن وەڵا چوون ئەمن بووم کاک ئەحمەد عەزیزی بوو شەهید فەرەنسا و حەریری بوو ئەمن بوو لە لوزنێکی بوون پێیان دەگوت لوزنەی تاقیقی لە سەرکردەی پاراستن سەرکردەی پاراستن ئەمن فایلەکەم گرت شەکیبیش فایلی هەبوو شەکیب زۆر سڕی قەیم بوو شەکیب بەرپرسیەوە بوو بەرپرسی من نەبوو بەرپرسی تۆ نەبوو بەرپرسی من سەرۆک بارزانی بوو لەسەرەوەش بینمان تێک چووەم و شەکیب هەزار ڕەحمەتی لێبی بە شەکیب جێگری کاک مەسعود بوو بەڵام من تۆی احترافە بەو ناکرد نا احترام پێ دەکرد کە قیادیە بەڵام نەک نهێنیەکانی خۆتت نادایە نەک ئەمر بە من بکە حتا مەسەلەکە لە بۆ بینم ئاکرێ پاراستنی ئاکرێ خەلە لە چکەتە ناوێ سەرۆک بارزانی بانجی کردم گوتی کتابێک بنووسە فلانی بڵێ بێتە ئێرە وەچی هات پاراستنی ئاکرێ تەزمیت کرد وڵا کتابێکم نووسی ئەم سواری سیارەیە بووم بچمە
قەسرێ ئەمنو شەکێ ئۆفیسمان لە تنش یەک بوو بەڵێ هەزار ڕەحمەتی لێبی وەڵا شەکەم وتی چێوە دەچی کاکی وتی وەڵا دەچم کتابێکی کتابەکە دەچم کاک مەسعود ئیمزا بکە گوتی بینا من ئیمزا دەکەم ئەوە هیچ تو نییە وەڵا چوم بردم ئیمزای کردو کاک مەسعود بۆ شەکێت گوتی چ چاکت کردی نات وەڵا ئیمزای کردو نردمان و کابرامان گرت و ئینامان سەرێ و دامانە کابرامان نەکوش کابرا پیر بوو بەڵێ مابوو حتا شۆڕش سەر نکۆی خەلەلەکە چی بوو لەگەڵ حکوومەتە لەگەڵ حکوومەتتا دەستی دەستیان هەبوو هەموو جینەکەیە ئەو بەڵێ زاما شەکمە لە هەمووی کرد دوایی بۆتان دەرکەوت کە هەمووی نییە نانا کەسی تر نەگیرە هەر ئەو کەسە چێ لەسەوەی چێ بوو ئەو کەسە ناوی مام شاکر بوو مام شاکر هەزار ڕەحمەتی لێ نەمایە بەڵێ هەزار یعنی ئەوە بەڕاستی لای ئێوە گیرا هەتاکو دوای شۆڕشی شتێک نەگیرا بوو دەست بەسەر بوو بەڵێ مەسەرە مەقام دەچۆ چێندرێ ئەوە چاندەدایە خیوەتەک لە بم خیوەتەکەی بوو مێزەک و کورسیەک و لە خۆی دادەنی ئەی لی ناترسان لەوەی کە ئەو دەستی بۆ لەگەڵ حکوومەت چێوەڵ دێ چێوە قوتار دەبی باسی قوتار بوونش لە بۆ دەکەم جارش دەکەم باشە کەواتە ئێمە لە مەڵقەیە کۆتایی بە قسەکانمان هێنین بینەران و بیسەرانی خۆشەویست بەم شێواتینە کۆتایی ئەڵقەیەم جارەمان پێکەوە پرۆمی ئەڵقەی داهات و دەبینین و بەخواتان ئەسپێرم بۆچی نەتانزانی کە تەقە لە کاگی دیرزەکرێت ئەو مەلای خۆی تەقاندەوە نێزیکترین برادری بارزانانی نەبەرێت ئێوە لێکۆڵینەوەتان لەگەڵ چیە ئەڵمەوت و لێن خەوە ئەوە شعارەکەی بوو شخصەتێکی زۆر بەخۆتی هەبوو کەس نەیدەتوانی تەماشای چاوی بکات کە قسەشی دەکرد نەیدەکردێت ئەزانی لە شوێنێ هاتوون وڵاتیەکە گورک سنووی خواردووە بێ ئاڵایە بێ سەردانە بێ ئامارە